مەسرور بارزانی جەخت دەکاتەوە پێویستە بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان زەمینەی ڕەخساندنی ژیان و گوزەرانێکی شایستە بۆ گەڕانەوەی کریستیان ئاوارەکان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان لە دەشتی نینەوە بڕەخسێنرێت. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای هەرێمی کوردستان لە کۆبنەوەیدا لەگەڵ شاندێکی پیاوانی ئاینی ئەرمەنی جەختی کردەوە و پەیوەستبوونی برایانی کریستیان بە زێدی خۆیان و مانەوەیان لە وڵات بە پێویستی زانی بۆ ڕێگریکردن لەو هەوڵانەی ئامانجیان سڕینەوەی ناسنامە و گۆڕینی دیمۆگرافی ناوچەکانیانە و ڕایگەاند پاڵپشتیمان بۆ ماف و داخوازیەکانی برایانی کریستیان بە گشتی و هاوڵاتیانی ئەرمەنی بەردەوام دەبێت. ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای هەرێمی کوردستان جەختی کردەوە لە هیچ بارودۆخێکدا گەلی کوردستان دەستبەرداری فەرهەنگی لێبوردەیی و پێکەوە ژیان نابێت کە بە درێژای مێژوو لە هەزریدا ڕەنگدا کوتاوە و گوتی کوردستان هەمیشە بە ناوەندی برایەتی و پێکەوە ژیانی ئاشتیانەی گشت نەتەوە و ئاین و ئاینزاکان دەمێنێتەوە.